لەبەرەوەی داعش یەکەم گروپی ئرهابی بوو کە بەڕاستی ئەرزێکیان گرت دەوڵەتێکیان گرت خەڵک زۆر سەرنجیان لەسەر ئەو شتە بوو سەرنجیان لەسەر ئەوە بوو کە ئەوە خەڵکێکن کە دەوڵەتێکیان خەلیفەیەکیان دروست کردووە لە سووریا و لە عێراق و لە چەند پارچەیەکی کوردستانیش بەس لەوە زیاتر ڕەگی داعش ئەساسی داعش لە نەوەتەکان دروست بووە لە عێراق و لە سووریا و لە چەند وڵاتێکی کە لە ئوردنیش وەکەوە ئێمە ئەزانین و ئەو ڕێگێکە کە بە شێوازی کلاسیکی ئرهابی ئەڕوا ئەوان پێویستیان بە عەرز نییە پێویستیان بە مەقەر نییە پێویستیان بە شوێنێکی تایبەت نییە ئەوان هەر چۆنێکیش بێ بە شێوەیەکی وە بە ئینگلیزی دەڵێن دیسنترلاایز کار دەکەن لەبەرەوە ئەمەشی زۆر ئاشکرایە ینی ئێمە مەسەرەن کە بڵێن بە دوای شەڕی باغۆس لە 2009 داعش تەواو بووە خەڵک بەڕاستی سەرنجی نەبابوو لەسەر داعش بەس مەسەلەی داعش ئەوەیە کە هەروەها شەبەکەی خۆیان شەبەکەی هالیکاریان پشگیریان هەر ماوە دەوڵەت و کەسان کە پشگیری داعشیان کردووە هەر ماون خۆیان و هێزیان هەر ماون ئەوانیش بە شێوەیەکی نەئاشکرا کاری خۆیانەکەن لە ئەوروپا شەرعینی شتە بەڕاستی ینی لە ئەوروپا مەسەلەن چەند کەیسێکراوە لەسەر خەڵکە گەڕانەوە لە داعش و چەند کەیسێکرا بوو لەسەر چەند کەسێکە لە مزگەوت خەڵکیان کۆ کردەوە بۆ داعش بەس هەروە ینی بە تەواوی شتەکەیان نەگرتووە بە تەواوی کۆنتترۆلیان نییە لەسەر مەوزوعەکە و ئەوەیە ئێستا مشکیلەکە ینی ئێمە گروپی بەتایبەتی سلیپەرسەمان زۆر هەیە ئێستا ئێمە کە لە عێراقدا لە باشووری کوردستانیش سێر بکەین لە دەوروبەری دیالە زۆر بووە هێرشیان لە دەور پشتی کەرکووکە هێشتا زۆرە هێرشیان لە دەور پشتی مانتقەی شنگالیش هێزی خۆیانیان هەیە و لە ڕۆژاوای کوردستانی هەروایە لە دەیرە زۆر گرۆپیان هەیە و ئیستەش هەر لە کەیسی کوشتنی چەند کەسێکی بەرزی داعش لە مانتقەی دەور پشتی ئیدلیبیش لەوەیەوە زۆر ئاشکرایە کە پشگیری ئەوان لە ئیدلیبیش هەرماوە و ئەوە بەڕاستی شتێک نییە کە تەنها ئێمە خۆمان وەکو لێکۆڵەر و سیاسەتمەداری کوردی ئەو شتە ئەڵێنەوە بەڕاستی شتێکە کە برێت مەکگۆرک خۆی جاران وتێتی لە مقابلەیەک لەگەڵ کریستین ئەمانپور ئەوەی وتیە ینی ئێمە زۆر بە ئاشکایی ئەزانین کە ئەو پشگیریە ئەو قەناڵانە هەیە بینی هێزی ناو ئیدلیب هێزی ناو حەیە تەحریر شام و هێزی تورکیاش بۆ ئەو کەسانە کە وەکو سلیپەرسەڵ لە دەوروبەری دەیرە زۆر و ڕەخە کارەکەن بۆ داعش طبعاً چەند پرسگیریەکی سیاسی و اجتماعیش هەیە کە یارمەتی داعشەدا خەڵک بدۆزنەوە ینی مشکلەی ئابووری فەقیری ئەو شتانە زۆر هەیە ئەوەش طبعاً واکە بەتابەتی لە خەڵکی گەنجکە بچێتە ناو داعش بچێتە ناو هێرشی ئەرهابی بەس هەر چۆنێکیش بێ گروپێکی ئەرهابی بەس بە خۆیەوە ناتوانێت ژیان بکە هەر پێویستی بە خەڵکێکە کە پشگیریەکی سیاسی و پشگیریەکی مادی و پشگیریەکی هەر لەوە زیاتر ئەو لە هیچ بیکە و ئەوە زۆر دیارە و وەکو بەدرانچیاش پێشووتر وتی گەوراترین مشکلاوەیە کە چەند هێزێکی ناودەوڵەتی فکرە سیاسیەکانیان و استراتێژیە سیاسیەکەیان ناگونجێ لەگەڵ سیاسەتی ڕۆژاوای کوردستان یعنی ئێمە مەسەن نمونەی یەکگرتوو ئەوروپی زۆر نمونەیەکی مهمە بوو ئەوە لە بەرۆی ئێمە ئەبینین کە هەندێک وڵات هەیە مەسەرەن فەرەنسا کە زۆر بە کراوەیی و بە دەنگی بەرز ڕخنەیان کردووە لە تورکیا و کاریان کردووە زڵدی تورکیا و مەسەلەن گروپی ئولکجی گروپی مەهپەیان قەدەخە کرد لە فەرەنسا بەس هەر لە عینی کاتە وڵاتیش هەیە وەکو ئەڵمانیا کە عێلاقاتیان زۆر قوڵە لەگەڵ تورکیا و لەبەر ئەوە وەلەویش ئەوان زڵدی داعشن قەت بەتەمانین ینی وەکو هێزە کوردیەکان کە ئەوان بە شێوازێکی سیاسی و بە شێوازێکی ئەولەهی نەکتەنێ پشگیری هێزی باشووری کوردستان بکەن بەس هێزی ڕۆژاوای کوردستانیش بکەن هۆکارەکەی ئەوە بەڕاستی ئەوەیە بەرژەوەندی ئەوان ینی بەرژەوەندیەکیان هەیە بەرامبەر داعش زڵدی داعش ئەو بەرژەوەندیان هەیە بەس ئێمە گەیشتینە ئاستێ کە تەنها شەڕی ئەولەهی بەرامبەر داعش تەنها ئەوان بەنەماوە ینی پێویستی بە چارەسەرێکی سیاسیە و لەسەر ئەو ئاستە زۆری وڵاتی غەربی لەبەرەوەی پەیوەندیان هەیە وەکو دەوڵەتی ناتۆ وەکو دەوڵەتی کە پشگیری تورکیاکەن بەرژەوەندیان زۆر جیاوازە بەرژەوەندی سیاسیان زۆر جیاوازە لە کوردەکان لەبەرەوە ئێمە گەیشتینە ئاسێکە وەکو بە ئینگلیزیاڵێن دەدلۆک ینی هیچ شتێک ناجوڵێ ڕاستی ینی ڕێبەریە خوەسەر بەڕاستی ئەوەیە کە ستاتوەیەکیان بۆ بێ
بەبێ ستاتوو بەڕاستی باڵێ ئەوە زۆر مهمە ستاتویان زۆر مهمە بۆی ببن بە هێزێکی سیاسی فەرمینەک تەنێ هێزێکی ئەولەکاری بەس بەڕاستی لەوە زیاتر هێزێکی سیاسی کە وڵاتانی کە گروپی کە بتوانن بە ئاشکرایی و بە فەرمی لەگەڵیان کار بکەن بە فەرمی لەگەڵیان سیاست بکەن ئەوەیە پرسگیری گەورە ئێستا مەسەن ئەو داعشانە هەیە و زانیاریە هەیە لەسەر داعش و ئەو شتانە و یەنەوەش بۆ ئەوروپا و محکەمە ئەکرێ بەسەریان بەس مەسەلەن ئەو عێلاقەیە نییە بینی هێزی ئەولەهی ڕۆژاوای کوردستان و ئەوروپا مەسەلەن کە بتوان بڵێن با پۆلیسمان لەگەڵ یەک کار بکەن با محکەمە لەگەڵ یەک کار بکەن با دەلیلەکان هەمووی کۆ بکەینەوە ئەو شتانە نییە و بۆ ئەوە زۆر پێویستی بە ستاتویەکی ناونەتەویە. بابەتی داعش بابەتێکی ناوخۆی نییە تەنها لە کوردستان و عێراق و ڕۆژئاوای کوردستاندا هەبێت بابەتێکی نێودەوڵەتیە و ئمە دەزانین داعش لە 2014دا لە کوردستان و لە عێراق چالاکیەکانی دەستی پێکرد و وردە بەرەو ڕۆژئاوای کوردستان ڕۆژت واتە بابەتێکی ناوخۆی نیە بابەتێکی نێودەوڵەتی وەسە هەڵدانەوەی داعش لە ئێستادا گریمانە نییە بەڵکو ئمە ڕۆژانە جم و جۆڵەکانیان دەبینین لە کوردستان بەیان لە عێراق بەیان لە سووریا بێ ئەمەش مەترسێکی گەورە بۆ سەر ئاشتی و ئاسایشی نێوان کوردستان و عێراق و ڕۆژئاوای کوردستان بەجێ دەهێڵێت و کۆمەڵی قوربانی لێ دەکەوێتەوە. ئەوەی کە پێویستە بکرێت ئەویش ئەوەیە کە پێویستە ئەمانەی کە دەگیرێن ئەوانەی کە من نانم دیل چکە دیل زیاتر لە شەڕ ئەگیرن ئەوانەی کە دوو دەوڵەتیان دوو ئیمپراتۆرەتی گەورە شەڕ ئەەکەن و دیلەکانیان دەگیرێت ئەمانە پێیان دەوترێت تیرۆریست وەکوی هەمومان دەزانین بە شێوەیەکی ئام بە تیرۆریست داعش بە گروپێکی تیرۆریست ناسراوە پێویستی بەوەی هەیە کە دادگایەکی دادی نێودەوڵەتیە دادگایی بکرێن ئێمە دەزانین دادی نێودەوڵەتی لە هایمان هەیە کە بە دادگای تاوانی نێودەوڵەتیش ناسراوە لە ساڵی 1990 ئەم دادگای دامەزرا کە لە سەدادا لە 6 ئەندام پێک هاتن بەڵام ئێستا خۆشبەختانە ڕێژەکان 111 ئەندامە ئەو ئەندامانش دەبێت پابەندی بەیاننامەی نێودەوڵەتی یەکگرتووەکان بن کە بوونە تا ئەندام لەوێ ئەم دادگای زیاتر بۆ دادگایکردنی تاوانەکانی جینۆسایدا دادگای دژی مرۆڤایەتی ئەو تاوانانی کە دژی مرۆڤایەتی دەکرێت و وە جەنگ و داگیرکاری کە ئێستا لە ڕۆژانە لە وڵاتی ئێمەدا ئەو سێ تاوانە هەرسێکی هەچواری جەبەجێ دەکرێت و بەسەر مرۆڤێکی مەدەنیە دەکرێت و بۆ دادگاییکردن پێویستە ئەو تاوانانی کە لە عێراق و ڕۆژئاوای کوردستاندا ئەنجام دەدێت بگەێنرێتە دادگای لاهەیە ئەمیش کۆمەڵی میکانیزمی تایبەتی خۆی هەیە کە دەبێت بە میکانیزمی دەوڵەتدا بڕوات دەبێت بە میکانیزمی ئەنجومەنی ئاسایش و داواکاری گەشتیدا بڕوات و ئەو ئەندامانەی ئەو وڵاتانی کە ئەندامن لەو دادگای دەتوانین بگەێنن بەڵام خۆشبەختانە دادگای لاهەیە ئیستثنایەکی کردووە ئەویش ئەوەیە کە لەلایەن ئەنجومەنی ئاسایشەوە دەدوانی ئەو تاوانەی کە لە دەرەوەی وڵاتانی ئەندام دەکرێت تۆ بیگەێنی بە دادگای لاهەیە و لەوێ محکەمە بکرێت و سزای خۆی بۆ دەرچێت لە عێراقدا زەحمەتە کە ئێمە دادگایەکمان هەبێت کە پەیوەست بێ بە داعش یاخۆ پێویست بە تیرۆریست ئێمە پێویستمان بە دادگایەکی نێودەوڵەتی هەیە کە هیچ پێویستە وڵاتان بێک و هاوپەیمانێک ببەستن بۆ دروستکردنی ئەم دادگایە ئێمە ئەگەر بین مەسەلەی عێراق وەرگرین نمونەیەکی عێراق وەرگرین دادگایەکمان نییە بۆ دادگایکردنی ئەو کەسانەی کە داعشن یان ئەو تاوانەی دژی بە داعش دەکرێن بۆ نەبوونی یاسایەکی گونجاومان نییە و دادگاکانی ئێمە سەربەخۆی تەواوەتی وەرنەگرتووە لە کاتی لە کۆڵینەوە و کاتی دادگایکردنەکاندا ئەو زایدەن فرە سیاسی هەیە لە هەرێمی کوردستاندا بەڵام لە عێراقدا ئەمەش بەخۆی کاریگەریەکی هەیە کە ناتوانین دادگایەکی سەربەخۆ و گونجاو بکەین لە هەرێمی کوردستاندا سجنی سووسێمان هەیە بەندیخانەی سووسێمان هەیە کە بۆ ئەو کەسانەیە کە داعشن یان تاوانێکی ئیرهابیان ئەنجام داوە بەڵام ئەمە کافی نییە بۆ ئەوەی کە تۆ بتوانیت داعشێک دادگایی بکەیت تۆ پێویستە دادگایەکی تاو سەربەخۆ یان یاساکی گونجاوت هەبێ بۆی بتوانانی ئەو داعشانەی کە دەگیرن و دەستگیر دەکرێن تۆ دادگایان بکەیت بەڵام لە هەرێمی کوردستاندا مە زەحمەتە ئێمە لە هەرێمی کوردستان هەمیشە بیلەواکەینەوە یان لە عێراقدا بیلەواکەینەوە چۆن ئەو تاوانانی کە داعش دەکات بە جینۆساید بیناسێنین ئەمەش زەحمەتە چکە ناساندنی تاوانێ بۆ جینۆساید پێویستی بە لێکۆڵینەوەیەکی وردە پێویستی بە هاوپەیمانێکی نێودەوڵەتی هەیە بۆی من بتوانین بیکەین بۆی لە ئێستادا ئەوەی کە زەڕورە دادگایەکی نێودەوڵەتی کە بە هاوپەیمانێکی نێودەوڵەتی بکرێت ڕۆژئاوا لە دوای ئەو بەهاری عەرەبی کە لە عەرەبستان ڕوویدا
ڕۆژئاوا بە تایبەتی کوردستانی ڕۆژئاوا بۆتە قوربانی دەستی یەکەمی داعش چەندەها ژنمان هەیە کە قوربانی یەکە من لە هەموو جەنگەکانە ژن قوربانی یەکە من ئێمە دەزانین ڕۆژئاوای کوردستانیش قوربانی کەمە لە بابەتی داعش بوون و لە عێراقیشدا ئێمە ڕۆژانە جم و جۆڵەکانیان دەبینین بە تایبەتی لە مەنتیقەی کەرکووکدا بەهۆی ئەو بۆشایە سیاسی کە هەیە لە کەرکووکدا. ئەگەر لە ڕۆژئاوای کوردستان دادگایی بکرێن پێویستە بەپێی قانونی وەتانی وڵاتەکەی خۆیان دادگایی بکرێن بەڵام پێویستە ئەم بابەتە نێودەوڵەتی بکرێت پێویست ناکات لە چوارچێوێکی بچووکە بهێڵدرێتەوە چونکە ئەو کاتە بابەتەکە ناکرێتە بابەتێکی تیرۆریست و بابەتێکی دژی مرۆڤایەتی و بەڵکو وەکرێت بابەتێکی وەتانی کە دژی کۆمەڵی مرۆڤ کراوە وڵاتەکە کراوە پێویستە هاوپەیمانیە بکرێنە نێوان عێراق و سووریا و کۆمەڵی وڵاتانی تر کە ئەم بابەتانە ئەم بارودۆخی کە هەرێمی لە ڕۆژئاوای کوردستاندا هەیە بە بابەتێکی نێودەوڵەتی بناسێت بە تاوانێکی نێودەوڵەتی بناسێت و بگەێنرێتە دادگای لاهای و ئەوانش لەبەرەوەی عێراق تا ئێستا ئەندام نییە لەو دادگایەدا و سووریاش بە هەمان شێوە پێویستە کە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ڕەزامەندی دەربڕن لە ئەنجام لە دادگایکردنی ئەو تاوانانەی کە لە ڕۆژئاوای کوردستاندا دەکرێت.